الله الحمد لله الذي بنعمته تتم الصالحات. الحمد لله الذي هدانا بنعمته وشرفنا بمحمد ورسالته ووفقنا للاقتداء به والتمسك بسنته، الذي جعله علما على محبته وحصول هدايته وكتابة مغفرته. الحمد لله المبدئ المعيد الفعال لما يريد، من هداه فهو السعيد، ومن أضله فهو الشقي الطريد البعيد. أما بعد، خۆشەویستەکان، خوا سبحانه وتعالى دفرمي: وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. دفرمي أوا راست شقام ورقاي راستي منه مستقيما فاتبعوه كمجلسان حال مقال پیغمبر خواه عليه الصلاة والسلام كأوهام يا رسول الله أوا صراط المستقيم وراست الشقام وشريعة إسلامك يميوا فاتبعوه شويني أو راست الشقام بكون ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله وشويني رجكو ريباز ورقاكاني ترنكون دواجاركم رابن وسر شوابن وأمش وسيت وأمش قاري خوايا بو إيوا بو أوي تقوى كاربن هربويا رجكو ريبازي بيغمبري خوا عليه الصلاة والسلام بريتيل صراط المستقيم. وصراط المستقيم مشي رب العالمين دواما لدكا دعاء بكين خوا هدايت من بدا وسري بريتيل رجكو ريبازي بيغمبري خوا عليه الصلاة والسلام لقر رجكو ريبازي هاو بكانيا بدليل يوفر ما يشتي رب العالمين كدفرمي: ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصله جهنم وساءت مصيرا. هر کسی برنگاری پیغمبری خواه ببیتو لکردار و لگفتار شوینی پیغمبری خواه نکوی علیه الصلاة والسلام دعای وی بلگو آیتو حجو برهانی پیشان دره و شوینی رچکو ربازی غیر رچکو ربازی ایمان داران دکوی امش قرآن و سنو بفهم سلف آلم بشی آیتکیا ويتبع غير سبيل المؤمنين وشيني الرقايكي غير الرقاي إيمان داران كلو رجقار إيمان داران بريتيبون للصحابة. يعني هركسي مسلمان اجدبه أبيل تسليم بون مسلمان بون كيبو رب العالمين وكو إسلام بوني بيغمبر وصحابة كاني بيغمبر بي صلى الله عليه وآله وسلم بي رب العالمين دفرمي هركسي وبكان وله ما تولى ونصله جهنم وشويني دخيننا ودوزخو وساءت مصيرا وخرابترين درنجام وشويني كي شكسك بروات دوزخو. رقاي صراط المستقيم رقاي بيغمري خواهي عليه الصلاة والسلام أبي الزور آقاما نوبي صراط المستقيم يعني رقاي بيغمري خواهي رقاي بيغمبري خواه يعني صراط المستقيم. وكن رب العالمين دفرمي: وإنك لتهدي إلى صراط مستقيم ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم. تولى صراط المستقيم كواتا الليلة وتشي فيردبين أو فيردبين هركسي وكو رسول الله نبيل صراط المستقيم نية چونك الزانيتان كرسول الله يعني صراط المستقيم ربازك يعني الربازي صراط المستقيم أوي وكو أونك وكو صراط المستقيم نكردوا أوشي لسر صراط المستقيم نبي قمرا وسر ليشيوا وبرودوا زخروشتوا بويا بيزور آقاما لخو من بي آقامان لكردار من بي آقامان لقفتار من بي آقامان لآكار من بي لمعتقد وتصور من بي وكو
معتقدی پێغەمبەری خوا بێ، وەکو کرداری ڕەسوول الله بێ، وەکو گفتاری ڕەسوول الله بێ و لێیلا نەدا بۆ ئەوەی لەسەر سڕات المستەقیمە حەقیقیەکە بین و لێیلا نەدەین. جا لەوانەی کە لە ڕێگاکە لایاندا و شەیطان گاڵتەی پێکردن، تەنانەت کرداری شەیطان کرا بە ناو پێیانەوە ناو نراون بە وەسوەسەکارەکان کە بەس بێ بۆ زەمی وەسوەسەکارەکان کە صفەتی وەسوەسە صفەتی شەیطانە ئەو صفەتەی شەیطان بکرێتە ناو تا بڕێتە سەریانە کە پێیان دەوترێ وەسوەسەدارەکان کە وەسوەسەش لە صفاتی شەیطانە. الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس خلق الصفات الشيمي رسل لناخي شيطانا بريتي لوسوسة پیدا کردن. جا یاری بە خەڵکێکی زۆر کرد، تەنەتوعی بە خەڵکێکی زۆر کرد، خەڵکێکی زۆری لە ڕێگاکە بەدەر کرد. بۆیە بە زەروری ێزانین لەمڕۆ باسی هەرێک لەو نمونانە بکەین کە بەهۆیەوە شەیطان وەسوسەی بۆ بەندەکانی خوا دروست کرد و لە ڕێگا بەدەریکردن. بە وەسوسە دروستکردن لە نیەتۆ دەست پێ یەکەین. خۆشەویستەکان باش دڵتان بێدار بێ، نیەت لە ئەسڵا یعنی قەسد و مەبەست. کاتێک کە کەسێک هەستا کارێک بکات نیەتێکی هەیە و هیچ کەسێک هیچ کارێک ئەنجام نادا ئیلا بە نیەت و بە قەسد و بە مەبەستێک ئەنجامێدا. بەڵکو ئەگەر ڕەب العالەمین وەکو ئیبن قودامە دەفەرمێ کە قسەکانمان هەموویان زۆرێکی لە قسەی زانایانەوە دەیگێڕینەوە. دەفەرمێ ئەگەر خوا ڕەب العالەمین جەلە جەلالوه داوای بکردبایە لە بەندەکانی کە کارێک بکەن و نیەتیان نەبێ، کارێک بوو لە توانای بەندەکانە نەبوو. چونکە هیچ کەسێک نییە لەم ژیانە مەگەر شێت مەگەر منداڵ کارێک بکە و نیەتی نەبێ، ئیلا هەر کەسێک هەر کارێک ئەنجامەدا ئیلا نیەتێکی هەیە. نیەتیش یعنی مەبەست. نیەت و مەبەست لێک جودانین. هەر کەسێ نیەتی هەبوو شتێک بکە مەبەستێتی ئەو شتە بکە. هەر بۆیە نیەت بەدەمهێنان نە لە حەدیثی صحیح و نە لە ضعیفە، نە لە ئەثەرێکی صحابیەکە نە بە صحیحی و نە بە ضعیفی، نە لە ئەثەری تابعیەکە نە بە صحیحی و نە بە ضعیفی، نە لە ئەتباعی تابعیە کەسێ قەڕنە زێڕینەکەیە و سێ سەدەیە، نە بە صحیحی و نە بە ضعیفی لە کەسیانە وارد نییە، نە مالک و نە ئەبوو حەنیفە و نە شافعی و نە ئەحمەد ڕەحمەتی خوا لە هەموویان بێ، نە بە صحیحی و نە بە ضعیفی لێیان و نەهاتۆ بڵێ نیەت بەدەم دەهێنرێ. بەڵکو لەوە دووە کۆمەڵە لە شوێنکەوتووی مەزاهیبەکان نیەتیان واجب کرد. ئەویش بە ئاشکراکردن نا، تا دوجار خەڵک وەریان گرت و بەو شێوازەیان لێ کرد کە ئەمڕۆ هەر کەس نیەت نەهێنێ بووە بە عەیبە بەسەریەوە. جا عەزیزەکان نیەت واجبە لە نوێژان نەکە و نیەتەی بەدەم بهێنی یا بەدڵ بهێنی. عەجەبەن بۆ کەسێک نیەت بەدەم دێنێ لە کاتێکە خۆی باش دەزانێ بۆ نوێژ دێ. ئەگەر پێی بڵێ ئیشم پێتاڵێ ئیشمێ بۆ مزگەوت دەڕۆم نوێژی نیمەڕۆ دەکەم بە جەماعەت، ئەڕاتە لای حەوزواوە کە پێی بڵێ بۆچی دەڕۆی، ئەڵێ دەست نوێژ دەشۆم بۆ نوێژی نیمەڕۆ. ئەی تۆ خۆت دەزانی تر ئەم نیەتە بۆ دێنی. تەنانەت دەوروبەرەکەشی دەزانن بە قەرینەی حاڵ و بارەکەی. ئەگەر من سەیری کەم لە لای حەوزەکەیە دەزانم دەست نوێژ دەشوە. ئەگەر تەماشایکەی لە ڕێزی یەکەمە دەزانی چاوەڕێی نوێژی نیمەڕۆ دەکات. ئەمە پێویستەکان دووبارە تەکراری کەیتۆ و ئیقراری کەیتۆ بڵێ ئەمنەوە دەکەم. هیچ پێویستێک ناکات. کەواتە خۆی بەخۆی دەزانێت، دەوروبەرەکەشی پێی دەزانن کەچی بڕوا بە شەیطان دەکات، نە بڕوا بە دەوروبەرەکەی و نە بڕوا بە خۆشی ناکات. ئەڵێ نابێ بەدەم تازەی کەمەوە. پاشان سەیر و سەمرە لەوەتانی نیەت مەوجودە. وەکو عەرزم کردی نیەتی هەیە، نیەت مەوجودە. لە ڕیزی یەکەمە دەستنوێژی شوەردە، لە ماڵ هاتووە بۆ مزگەوت، ئەمانە هەمووی نیەتن. کەواتە نیەت هەیە. ئیتر چۆنە بێ شتێک کە هەیە دووبارە دروستی کەیتۆ؟ مەرجی هێنانەبوونی شتێکە بێ پێشتر نەبوو بێ. ئەمە ئیجادی مەوجودە. ئیجادی مەوجودیش مەمنوعە. یعنی شتێک بەدی نایە کە پێشتر ببێ. کەس شتێک بەدی دێ پێشتر نەبوو بێ.
جا لەبارەی نیەتۆ چی دەڵێی لەبارەی نوێژی پێغەمبەری خوا و سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەوان نیەتیان نەهێناوە. خۆشەویستەکان، تەسەور دەکرێت سەحابەکان بڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوانزە مووی سپی لەناو ڕیشێ بووە، بەڵام پێمان نەڵێ نیەتی هێناوە؟ ئەگەر بزانن لە هەموو عمریا بۆ هیچ نوێژێ دەستنوێژی بە یەک دەستنوێژ دوو نوێژی نەکردووە، ئیلا بۆ هەر نوێژێک دەستنوێژی تازە کردووە لە ڕۆژی فتحی مەکە نەبێ لە بەیعەت الڕیضوانە، لەو ڕۆژە بە یەک دەستنوێژ دوو نوێژەکە سەحابەکان پێی دەزانن. دەکرێت ئەم سەحابانە بێمان نەڵێن ڕەسوول الله نیەتی هێنابێ کە کارێکە ڕۆژی 5 جار دووبارە بۆ تۆ؟ ئەم قسانە بەس نییە وازی لێبێنین؟ خۆشەویستان، کاتێک گوێمان لە کەلامی خوا و پێغەمبەرەکەی بوو بە دەلیلی قەطعی، بە دەلیلی یەکلایکەرەوە، ئیتر پێویستەوە ناکە بە گوێی شەیطان کەی باسەکەمان باسی وەسوسەی شەیطانە. ئەو شەیطانەی کە حەق کاتێک دەبیسی وەسوسەت بۆ دروست دەکا و لە لایەکی ترۆ دەدبا و لە لایەکی ترۆ دەدهێنێت و بۆی حەق وەرنەگری. پاشان مەوزوعی وەسوسە لەبارەی ئەو زۆر سەرفکردنەوە. جابری کوڕی عەبدوڵڵا وەکو لە صەحیحەین هاتووە، چەند پیاوێک دێنە خزمەتی باسی ئاوی دەستنوێژی پێغەمبەری خواکەن عەلەیهی سەڵات وسەلام. ئەوش دەفەرمێ بۆ ئاوی دەستنوێژ مودێک و بۆ ئاوی غوسڵی ساعێ. یەکێک لەوانەی حازر بووتی وەڵڵا ئەوە زۆر کەمە و تایبەتی بۆ غوسڵ هەر ناشێ. جابر زۆر تووڕە بوو لێی، وتی لە تۆ باشتر کەسێک مووی لە تۆ زیاتر ئابەم شێوازە و بەو ئەندازە ئاوە غوسڵی دەکرد و دەستنوێژی دەشۆن. چۆن بۆ تۆ کەمە و بۆ ئەو زیادە؟ تۆ ئەبێ لە سونەتی ئەولاددا بێ بۆیە ئاوایتە. جا عەزیزەکان، ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ لە فیقه و تێگەیشتنی ئینسان ئەوە تانێ ئاو کەم سەرف کا لە دەستنوێژە. سەلەف دەفەرمون پێمان گەیشتووە لە پێش خۆمانێ کەوا لە تێگەیشتنی ئینسان ئەوە تانێ ئاو کەم سەرف کا لە دەستنوێژە، ئاو زۆر زیاد سەرف نەکە. عەجزمکردن ئیمامی ئەحمەد کاتێک دەستنوێژی دەشوت زەویەکەی هەیە جار تەڕمە دەکرد. شافعی بەڕەحمە بێ کاتێک دەستنوێژی دەشوت تەلەبەکانی دەوریان دەگرت بەڵکو خەڵک نەیبینێ بڵێن ئەم پیاوە نازانێت دەستنوێژ بشوە. آخر ئەم شتانە ئەگەر ئینکار نەکرێ سبەینی حەقەکە ئەوێتە غەریب. ئەوسا هەر کەسێ دەستنوێژ وەکو خەڵک نەشوە مخالەفەی سنەت و دینی کردووە وەکو دەیبینن. ئەگەر ئینکاری ئەمە نەکەین سبەینی ئەوەی بەرمیلی ئاو سەرف نەکات دەستنوێژەکەی مەزبوط نییە. ئیشکالەکە لەوەتانێ بە دینی دەزانێ، تەنانەت دەستنوێژی پێغەمبەری خوا و سەحابەکانی بە دروست نازانێ. ئەگەر بڵێ باتڵاوە لە دین دەرچۆ قسەمان وەلیکەکە نییە کافر بێ. کەسێ بڵێ دەستنوێژی پێغەمبەر و سەحابەکانی باتڵ بووە ئەوە قسەمان وەلێ نییە و بێباوەڕە. خۆ ئەگەر بشڵێ باتڵ نییە دەڵێن ئەم زیادەی تۆ چییە؟ خۆ ئەگەر ئەوە شتانێ بڵێ وەڵڵا نەخۆشیەکە و پێوەی گیرەوە دەبووین ئەڵێن بەڵێ نەخۆشیە، ئێمەش دەزانین نەخۆشیە، بەڵام نەخۆشیەکەی تۆ جیاوازە. بریتێ لە نەخۆشی گوێڕایەڵیکردنی شەیطان. خوای تەعالای جەلە جەلالوه عوزر بۆ هیچ کەسێک ناهێنێتەوە لە گوێڕایەڵیکردنی شەیطانە. ئەوە تانێ دایک و باوکمان ئادەم کە پێیان دەفەرمێ ئەلەم ئەنهەکوما عن تلكما الشجرة تووڕێ دەبێ لێیە و تەوبیخیان دەکات تەنبێیان دەکات. ئایا من ئامۆژگاریم نەکردن نزیکی ئەودارە نەکەونەوە لە کاتێک کە ئادەم ئەولاترە عوزری بۆ بهێنرێتەوە چونکە پێش خۆی کەستر نەبووە عیبرەتی لێ وەربگرێ. بەڵام رب العالمین بە ئێمە بانمان دەکات لا يفتننكم الشيطان كما أخرج أبويكم من الجنة. معتبرێک لێ لە پێشمان و چاوی لێ بکەین پند و عیبرەتی لێ وەرگرین چ عوزرێکمان هەیە ئەگەر بە گوێی شەیطان بکەین. کەواتە نەخۆشیەکەی تو نەخۆشی گوێڕایەڵیکردنی شەیطان و وەسوەسەیە، نەخۆشیەکی سادە و ساکار و بەسیط نییە. پاشان لەو وەسوەسانەی شەیطان
زیاتر لە 3 جار شۆردن. پرسیار لە ئەحمەدی کوڕی حەنبەل کرا ڕەحمەتی خوای لێ بێ، فەرمووی هیچ کەسێ لە 3 جار زیاتر دەستنوێژ ناشوە ئیلا مەگەر مبتەلا بێ. هیچ کەسێ لە 3 جار زیاتر دەستنوێژ ناشوە مەگەر مبتەلا بێ، مەگەر نەخۆش بێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە چەندین سەحابی دەستنوێژی ئەومان بۆ دەگەڕن و بە عەمەلی کردوویان لە 3 جار زیاتریان نەکردووە. مەسحی سەر نەبێ 1 جار و جاروبارجێ کەیتە 3 جار. بەڵکو حەدیثەکەم عەرزی خزمەت کردم کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جارێکیان دەستنوێژ دەشۆ بە 3 جار دەشۆ. دەفەرمی هەر کەس لەمە زیاتر بکە لەقەد تەعەدّا وەئەساء وەظەلەم. هەر کەسێ لەمە زیاتر بکە تەعەدای کردو، خراپی کردو، زوڵم و ستەمی لە خۆی کردو. بەڵکو ئەزنم دەن حەدیثێکتان عەرزی خزمەت بکەم لە موعجیزەکانی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم. دەفەرمێ ئەقوام و خەڵکانێک دێن لە ئومەتەکەم لە ئاخر زەمانە لە دەستنوێژ و لە دوعایە مبالەغاکەن. صدق والله. خەڵکانێک دێن لە ئومەتەکەم لە ئاخری زەمانە لە دەستنوێژ لە دوعا مبالەغاکەن. تەماشاکەی ئەوەندە مبالەغاکە لە هەنێ شوێنیشە دەست بەرزۆکە، لە هەنێ شوێنیشە دوعاکە کە لە سونە دوعا دەبنێ. پێشی دەڵێ ئەمە بڕوای بە دەست بەرزۆکردنەوە نییە، مۆزایەدەت بەسەرەوەکە. ناوەڵڵا قەناعەتمان بە دەست بەرزۆکردنەوە هەیە. بەڵکو حەدیثەکەیشی بە متەواترە زانیم، یعنی لەوە زیاترە بژمێردرێ. بەڵام ئەو کاتی تۆ دەستی تا بەرز دەکەی تۆ وارە نییە دەستی تا بەرزکەی تۆ عەزیزەکەم. ئەو کاتی تۆ ئەو کاری تا دەکەی ئەو هەموو حەدیثە یەک حەدیثی باسی ئەوەی تیانە کە تۆ ئێستایکەی. باسی دەست بەرزۆکردنەوە کراوە بە عام و بە مطلقی، نەک ئەو حاڵەتە تایبەتەی کە تۆ دەستی تا بەرز دەکەیت. لەخوا بە فەزڵ و کەڕەمی خۆی دەپاڕێم ئیسلاحمان کە مان گەڕێتۆ ڕەسە شەقامی ئیسلامەتی لە وەسوەسەی شەیطان و لە طەریق و ڕێگاکانی شەیطان بمان پارێزێ، شیفای نەخۆشەکانمان بدە. ئەوانەی قەرزارن خوا بە ڕەحم و فەزڵ و کەڕەمی خۆی ڕەحمیان پێ بکە و قەرزارەکەیان بۆ بژێرێ. اللهم آمين. الحمد لله ثم الحمد لله، لا توفيق ولا اعتصام إلا بالله، عليه توكلت وإليه أنيب. عزيزة كان يكي تلو وسوساني شيطان ولو قال تجارياني شيطان كببندكاني خوادي كوهن يجار سيدي كي بزي بيادي يكي تلو عادتاني كا مسلمان تماشای کە گاڵتەی پێدێ و خەفەتی بۆ خوا تاوەی بەطاعەت و بەدینداری بزانێ. ئەویش بریتێ لە دووبارەکردنەوەی هەرێک ئەلفاظ لە ناو نوێژە. تەماشاکەی 10 جار ئەڵێ نیەتمە نیەتمە 10 جار دووبارەیە کاتەوە. جار وە هەیە ڕکاتێکی لە دەست دەرەچێت، جار وایە 2 ڕکات، جار وایە نوێژەکەی لە دەست دەرەچێت، هێشتا خەریک نیەت هێنانە. جار تۆ سەی فڕوفێڵی شەیطان کە، جاری وا هەیە نیەت دێنێ حتى وكو إمام أروات الركوع وخريج نيدهنانا باشا أروات الركوع أول ما الله مي خريج نيدهنانا جاري وهي ديت مزقوته إمام أروات الركوع تماشاكي نيتكي تشنسانيكي كما وطوابيك أجر نيت أوندا آسانا بولا خوتت جران كردوتو أجر جرانا بيغمري خوات شون روني نكردوتو. عبزان الشيطان شون قال طب بندكاني خواك يا لا الله أكبر الله أك دجارجي الله أكبر هيش باء الرعاكيش نوتو باشان السلام عليكم كانت السلام داتو أس هرنايلي ابن قدامى عليك قال بلامتي والله من الشكم السلام عليكم وناوت لودي استوت والله بسته تنطع زاد الرؤي مكة هربوي أمانات نخوشي كشندن لنا مسلمانان ولنا أهل إيمان بيت شعر سركري هربوها لبس فساني الشيطان لباري دزنو شكان دنو قيقرن عزيزك للصحيحين بخاري مسلمات ولا حديثك أبو هريرة رضي خايل ده فرمي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم فرمي هر كسيق لنا ونوجه هستي بشتكر
بانوێژەکەی نەبڕێ حتى تسمع صوتا أو تجد ريحا، بانوێژەکەی نەبڕێ تا گوێی لە شتێکە بێ یان بۆنی شتێک دەبیسێ، ئەوسا نوێژەکەی دەبڕێ. قاعیدەکە لەبەرکەت ئەمە قاعیدەکەیە لە خوار ناوکۆبوو لە بان ناوکۆبوو، ئەمە قسەی مەزاهیبەکان، ئەمە قسەی خوا و پێغەمبەرەکەی، ئەمە یەکە گوتان لێبێ. لە صحیحەینە لە حەدیثەکەی ئەبوو هورەیرەیە لە صحیحەین، یعنی بوخاری مسلم، یعنی باشترین کتێب دوای قورآن. ئەمن عەرزم کردوون زۆرجار من قسە لەگەڵ ئەوانەکەم کە گوێیان لە خوا و پێغەمبەری خوا دەبێ، ئەڵێن سەمیعنا وەئەطەعنا. قسەم لەگەڵ کەسێک نییە ئەڵێی خوا فەرمووی دەڵێ من وا دەڵێ، فلان وایوت علان وایوت، ئەمە قسەم لەگەڵ ئەوان نییە. بۆیە بە ئایەت و حەدیث قسە دەکەم، چونکە قسە لەگەڵ ئەوانە دەکەم کە ئایەت و حەدیث ئاوی دڵیانەدا، نە قسەی فلان و فیسان و عەلە. جا رسول الله عليه الصلاة والسلام فرمي هر کەسێک لە نوێژ بوو با نوێژەکەی نەبڕێ و هەستی بە شتێک کرد با نوێژەکەی نەبڕێ تا دەنگی شتێک دەبیسێ یا بۆنی شتێک دەکات، ئەوسا نوێژەکەی دەبڕێ. کەواتە با شەیطان گاڵتەمان پێ نەکات، یان ئەڵە لە بیرمەوە چووە دەستنوێژم هەیە یان نییە. ئێرەش قاعیدەیەکتان پێدەم عەزیزەکان، وەکو قاعیدەکەی پێشوو. قاعیدەکە ئەوەتانێ ئەگەر دڵنیا بووی دەستنوێژت هەیە ئەوە بە گومان دەستنوێژەکەت نەشکاوە، ئەمما هەر گومانیشت هەیە لە دەستنوێژگرتنەکەت ئەوسا دەستنوێژ دەگریتەوە. یعنی کەسێک ئەڵێ من دڵنیام دەستنوێژم گرتووە بەس گومانم هەیە شکاوە یان نەشکاوە. اليقين لا يزول بالشك، أما قاعدة لبريكا يقين بشك بالنادري عزيزك وكوايا بدارك أو دنا بشكني أو دنا يقينا أو دار الشككية بو دار بتشوكا أو دنا نار الخير تو يقين هي تو يقين صدر صدى بقمانيك يقين نار بيتو. أما قاعديك هم عقلاء عالم لسري متفقا هرقويا هر كسيكيش توسي نخوشي ميزة شركبوه، يعني نخوشي قواني هاي أو كاتا دزنيوش دشوا بابا ماويكي كم بي بيش دس بيكردينوش كدزنيوش كشي شو با أو برجينيكي دوروبري عورتي خوي بكا وكو لسنن ابي داود وبسندك صحيح لبيغمبري خو عليه الصلاه والسلام جاوربار دزيجي شوردو دوروبري عورتي او برجين كردو هربوي عزيزك ام ديني اما ديني سباحه لصحيح بخاريات ورسول الله فرمي الدين يسر دين آسان، والله دين بوشوا زبي اوس وصدارنا ديكنا ودين قرانا براس بلام شرعك رب العالمين آسان وآسان كاريه نقران وقران كاري وقرص كردنا ولا سري خلق يان خو باريزن لبيسي شريعة الإسلام لهر دين لهر ربازيك زياتر هاني مسلمين داو باكو برشي بلان تنطوعكي وادكري براسي لحد شرع وشتو تدرو آفرتك لخير عبد الله شلهات خزمتي رسول الله عليه الصلاة والسلام لبخاريات وباش ضدنا لي وتيان يا رسول الله وافرت يعني يكون وقو افرتان يمرج قال نبون هاتن بولاي بيغمري خو عليه الصلاة والسلام ككراسكانيان عاباكانيان جنوبرقا بوشتكانيان دريج بي رسول الله زيدان بستيك دريج بي فرميان يا رسول الله زياتر فرمي بالك يقبل بدوايا شوري بي او زيادة بالشرفة كشريعات بو حشمتي آفرتان دايما لكون آوها آفرت جلوبرقي شوربو بياواني الشروار ينكلبو لقي قافر قوبر وسرو وكو رسول الله دا فرمينا لباسي وكل أبي داودات ولباب صحيحي لباسي إيمان داران لنا وراسي ساقي وقاتيان بلان يستدبين شون هاو كيشا كان معادل لبونتو بياوا بيشروا لكي شوربي بلان ما أفرد هرچند برز بأسائية ملتزميك دبين يشروا لكي كرت لقاف الرقيتي قال طيب يدكا بلان كتشكي خوي جنوب برقكي تاوكو ناوراسي قاتشتي قال طيب يناكا كأو شيابي قال طيب يكردنا وتيان يا رسول الله لو زيات الفرمي لو زيات النابي
جا هاتوتیان یا رسول الله ئێمە دێنەوە مزگەوت لە ڕێگا پیسی هەیە کراسەکانمان پیای دەخشێ فەرمووی باشە لەوە دوا زەوی پاک نییە فەرمووی بەڵێ فەرمووی دەی ئەوەی دوای ئەوسا پاکەرەوەی پێشەوسایە تەنەطوعی نەکرد لا صحيحين لا حديث غير أبي سعيد خدرية دفرمي إذا أتى أحدكم المسجد فليقلبن عليه ولينظر فيهما فإن رأى خبثا فليمسحه بالأرض وليصلي فيهما هكذا تمزقوا تماشايكي على كان يجير بيبكا بيسيكي بيو ببيات الزوي بيتكيني نفل تصو بيوات برآوك بياي كشتاء ونجوان يكاتو فليمسحه بالأرض أما دينا بابي ساية الزوية باشان يجي بيو بكا بنعلو رسول الله دفري مخالفة يهود ونصارى كان ببيلاوان يجبكن ببيلاوان يجبكن يلا أوين بيسا ببيلاوان يجناكي والله نفس محزي لناكا نفس نخوشة شريعة الرقي داو ودفري مخالفة بكن مخالفة يهود ونصارى بكن لا صحيحين ولا حديث عبد الله بن عمر دفري من قنجة بن شوال لمزقو دمامه كانت الكلاب تبول وتقبل وتدبر في زمان رسول الله عليه الصلاة والسلام ولم يكونوا يرشون ولا يرشون شيئا من ذلك صقا كان الله شوان دهاتن لنا مزقوتا ميزي عندك دهاتن درويشتن بيانيش كزناد أو رشي بكاو قسكي بداو باكي كاتو أما ديني أما واي وهر دين يكين لهر دين يكي ترزياتر سوري لسد باكو برشي بلان دجي تندروي زيادة روي كردنيشين عزيزة كان هرقويا أم دينا وسطا أم دينا ناوندگيرة نتنرو نشلرو شرعرو تشيد بيه فرمو أنجامي لا أما السلامة بود لقيامة محاسبت كم تلا بو بدعيك دكي محاسبيك زيادة البكري بو لسل صراط المستقيم كنابي آخر عزيزة كان أم بانقش خرافة من بلين شرع الروبة نزياد بكونا كمكا أو كبلنا توزي توني كرو وكبلنا توزي كمي كرو كما لقيامة سلامة ترينا قرخوا موفق مانكا أو السلامة تركا على بابا بيرج كوري بازي في غمري خوابي آخر وسوسي الشيطان والشيطان نبي تشد دعوايك لم دعوايا حق تلا تقصيك لم قصيا حق تلا بلان وسوسي الشيطان وفي منطلق بازي الشيطان مسلمانا لحق دول خاتو لخواب فضل كرمي خوي دفارم ما قلت صار شقام اسلامتي ولاتمان قلمان خاك واومان لدسي دجمن ونيال ودجمني اسلام ودين وجين ما مبارزي دا كان رب العالمين ما قلت صار راس شقامي هدايتي بيغمبران وصالحين وانبياء صديق كان دا وصي لخواب فضل كرمي خوي دفارم لسر سنتي بيغمبر كيب ما جيني لسر سنتي بيغمبر كيب ما مريني لسر سنتي او حشر مانكا خواب فضل كرمي خوي دفارم وما فيك كسود ما بيغيني سودش ما بيغيني بوي كفير مالك باش ما نخاط قسمان باش يوش نكوت بيتك يوكرد نكتان لرب العالمين دا باريمو لسر سنتي في غمري خواب ما جيني لسر سنتي في غمري خواب ما مريني لسر سنتي او حشر مانكا براسي عزيزة كان ادعاء كاري زورك ادعاء شون كوتني سنتي رسول الله دكا بلا ما الله يفيتان ضلهم زور كم هربويا زور ببارينو زور دعاء كان خوالا شون كوتوية في غمري حقيقي في غمري خواتان بيار خوالا كسانتان بيار كزور كمن كغربان بدأ الإسلام غريبا وسيعود غريبا أم دينيما غريبة براستي بوي دائما دعاء بكم خواهي تعالى لا خلق كما تشافى كتان بقير لو خلق كان بقير كوابس وسي شيطان تأثيري أنتنا لسر الشقام والرباسي إسلامك بيتش أسباو دام زراو بردوام خاب فضل كرمي خوي بردوام مانكا تاو الرجية قين ولقاي خوي اللهم آمين هل صنمون جكانت رحمة لبي